ئەمە بڕیاریاندا 2 هەفتە مەزات دابخرێ بەڵام لەسەر بڕیاری خۆیان نەبوون دیارە ئەمە 4 هەفتەیە بۆ مانگێکە خەڵکی فەقیر و هەژار بینی تا جادە خارجەکە گیریایە حەقی خۆشمانە لەبەرەوە بەداخەوە بەناو کۆرۆناوە سێرەکەی چایخانە باڕەکان هەموو شوێنەکان کراوەسەوە بەڵگەوە ناو بازار جمبەیتی قەرەباڵق بەس لەبەرەوە مەزاتین فەقیر و هەژارە سێرەکەی نایەڵن خەڵکی هیچکە ئەم بڕیارە ئەو برە دەسا و دەست من کابراایەکی لە فەفرۆشم دەی معقول نییە بای 50,000 ئێستا من غەرازم هاوردە بە زەرەر ئەبێ بشکێ بەسەرمە ناکرێ من خاوەن بڕێ مناڵم ناکرێم بەم وەزا ناکرێ ئێمڕۆ کاکە قسە لەگەڵ پۆلیسێک کاکەی ئەڵە کاکە بڕیار بە دەست منە بڕیار قایم قامە کاکە شەو واللهی ئەو هەفتەکە شەو قایم قام بڕیاریدا وتیاگرێتی نیمەڕۆ لە قسەی خۆی پەشیمان بووە داواکەم لە قایمقاندی کەلار ئەم ئازادخانە بکە خەڵک ڕەشوڕوودا خەڵ معاشی نییە خەڵ فەقیرە خەڵ هاتێ شڕۆشاتڵە سێرە لە ماڵان ئالی لای فرۆشێ شتێ پارەی دەستکەوێت ئەمە تقریبا 5-4 مانگ مەزاد هەر 3 مانجا کڕت دەکرێت و داواکاری لە قایمقامێت ئەم مەزاد بکرێتەوە خەڵکە فەقیر و هەژارە و دەستی ناڕوە و غەراز و شتە تێرە لێرای فرۆشێ تەلەفۆنیان کرێەوە قایمقام بەس من خەبەرم لێرەجە کریاوەتی هیچ جوایەکی نەبوو داواکاری بکرێتەوە ئیشە بۆم خەڵکە بکاتەوە